سەلام تۆ ترساند ها؟ نەترسام تەنها پێم وا بوو کەسێک بەم درەنگە لە کۆمپانیاما بێتەوە. ئەی خۆت چی دەکەی لێرە؟ من هەتا درەنگە لێرە ئیشەکەم لە نهۆمی خوارەوەم دەست شۆرێکە تێک چوو بۆ هاتم چاکی کەم. ئەها لە کام بەشی؟ ها؟ وتم کامە بەش؟ ئایتی خزمەت گوزاری ئینتەرنێتی ئێرە خەمەکار. ئایتی ئای تۆ چی؟ چی؟ ئای تۆ بەم درەنگی شەوە چیەکەی لێرە؟ منیش کەمێک کارم هەبوو بیرم چوو تەواویان بکەم بۆیە هاتمی ترسود لەم شەوانە وەربگرم و تەواویان بکەم تا بە کارەکانم ڕابگەم. زۆر باشە من ئارادم زۆر خۆشحاڵم بەناسینت. قوربانی تۆم زۆر سپاس خۆشحاڵ بووم. ئای سەرکەوتوبی سواز بە یارمەتیت قوربانت بم. ئەرێ تۆ نانی ئەوەرت نەخواردووە؟ نان؟ تۆ بۆ موچەی زیاتر ئەم هەموو کارە دەکەی؟ نا کاری من بە کاتژمێر نییە. 3 مانگ کاتم هەیە بۆ ئەوەی سیستەمی ئینتەرنێتی ئێرە بخەمەکار. ئەمەیە لە مانگێکا تەواوی بکەم و کارەکەم پیشانی بەڕێوەبەری ئێرە بدەم. دەیناسی؟ کێ بەڕێوەبەرەکە؟ نا بەڕێوەبەری بەشی فرۆشتن لێرە ناسراومە. وتی ئەگەر زوو تەواوی بکەیت خەمە لای جەنابی بەڕێوەبەر لەوێ کار بکەیت. باشە داوای لێبوردن دەکەم من. دەتوانم تکایەک لێ ئێوە بکەم؟ بەڵێ فەرموو. ئەگەر گەورەی بکەن و وا بکرێت بە هیچ کەسێک نەڵێن کە من شەوان لێرە دەمێنمەوە. یانی چاودێرەکەش نازانێت؟ ئەو دەزانێت لەگەڵ یان ڕێککەوتوم. ڕێکتان خستووە شتێکی لەو بابەتەیە. نەبە بە منەقم چێ بەسەرۆشتانەوە. مەمنونت دەبم. تکاکەم. دکتۆر مانسۆر دووبارە ئازاری هەبوو وایە؟ دیسان هێورکەرەوەیان لێداوە؟ جاری یەکەمە هەرچەند زیاتر پشوو بدات کەمتر ئازاریە بێت هەرەوەنە. زیاتر بۆم ڕوونکەوە چی بووە؟ خۆ من ڕوونکردنەوەمدا ئەمە جلەکانم بگۆڕم مانسۆر. بیگۆڕە دکتۆر من حەقم چیە بەسەرەوە بیگۆڕە. هێشتا نازانی من چیم لە تۆ دەوێ؟ ئەتەوێت درۆت لەگەڵ نا ئەتەوێت لە خۆڕا ئومێدت پێ نا ئەتەوێت پێت بڵێن بەهار باشە و باشترە بێت. نا واتە بەڵێ ئەوە واتە درۆ واتە ئومێدێکی بەستا بۆ کەسێک لەسەرم قەرەوەڵانە تەندروست بێت و بەپێی خۆی بڕواتە دەرەوە. باڵێ منیش هەر ئەوەم لە تۆ دەوێت بە قوربانە بم دەمەوێت بەهاریشم یەکێک بێت لەوانە. ئەوان ئومێدیان هەبوو ئەوان هەستیان نەکرد کەسێ لە دەرەوەی ئەم نەخۆشخانە چاوەڕێیان نەکات بۆیە. منیش چاوەڕوانی ئەوە. تۆ چاوەڕێی مەرگی بەهاری ناگزین دوومانەوە. ئاگاد لە زارت بێت دکتۆر. داوا لێبوردن دەکەم. داوا لێبوردن دەکەم. ببورن. گەرەنگ نییە. هەندێک کەس هەن ڕاستیان پێخۆش نییە. بەڵام ئەو قسەی تۆش ڕاستی نییە. لەوانەیە تۆ بەو شێوەیە بیر نەکەیتەوە. لەوانەیە پێدوا بێ ئەو زیندووە مێنێتەوە. بەڵام ئەو تێگەیشتۆ ئومێدت لە دەستدا و خۆتت بۆ ئامادە کردووە. پێم وتی ئاگا لە زارت بێت دکتۆر.
سێرکە مانسوور من ئێستا ئەوە 20 ساڵە لەگەڵ نەخۆشخانەی شێرپەنجە ماندوو بووم بە قسەی تۆ هەندێ لەوانە بەبێ دەرمان و نەشتەرگەری و چاندن هەر ئەوانە کەوتونەتە سەر پێ هەڵبەتە هەموو ئەمانە پێویستە بەڵام بەس نییە هەندێکیان خۆیان ویستویانە کە زیندوو بمێننەوە هەندێکیان کەوتونەتە سەر پێی خۆیان و لە نەخۆشخانە چوونەتە دەرەوە توانیان کارێکی ناتەواو تەواو بکەن هەندێکیشیان گەڕانەوە و هەروە هەندێکیان ڕۆشتن و کارەکەیان بە ناتەواوی بەجێهێشت بەڵام ئەوەی من هێشتا گەنجە تەمەنێکی ئەوەندە گەورەی نییە ئەو زۆر ئومێدەوارە زۆر ئومێدەوارە ئەگەر ئومێدی هەبوایە وەسیەتنامەی نەئەنووسی وەسیەتنامە؟ بەڵێ بەڵام بەڵێنی لە من وەرگرتووە تا کاتێ زیندووە بە ئێوەی پیشان نەدەم چی تێدا نووسیوە؟ نازانم بەڵام مەزانم خۆی بەدەستەوە داوە خۆی بەدەستەوە داوە چونکە تۆ خۆت بەدەستەوە داوە من بۆی دەسەلمێنم تۆ هەر کارێ بکەی ئەو بۆ جۆرە تێگا کە خۆی هێوێ لەگەڵی میهرەبان بی بە جۆرێکە و پشتگوێشی بخەی جۆرێکی ترە بە هەر حاڵ ئەو بڕیاری کۆتایی خۆی داوە باشە من دەتوانم سی بکەم ناسر باشە من سیم لە دەست دێجگە لەوەی بی بەمە ماڵەوە و چاوەڕێی مەرجی نازدارەکەم بۆ مام بەڵام ماوەیەک لەمە پێشگەنجێکی 27 ساڵە هەبوو بۆم باس نەکردووی ها؟ نازانم بابەجیان نازانم ئەگەر باسیشم کرد بێ دووبارە گوێت لێ بێتەوە خراپ نییە گەنجێکی 27 ساڵە لەم نەخۆشخانەیە بوو کە شێرپەنجەی هەبوو و هەمویان بە تەواوی لێی ناومێت بوون تێگەیشتم کە عاشقی یەکێک لە پەرستارەکانی نەخۆشخانەکە بووە و پێشنیاری هاوسەرگیری بۆ کردبوو هەرچۆنێ بێ ئەو کچە 3-4 مانگی پێچوو تا جوابی ئەو کوڕیدایەوە ئەو کوڕاش 3-4 مانگی تر چاوەڕوان بوو تا کچەکە وەڵامی بەڵێی پێبدات بەم شێوەیە هەرچۆنێ بوو 3-4 مانگ ئەو کوڕە بە ئومێدی وەڵامدانەوەی ئەو کچە زیندوو مایەوە دواتر هەتا ئەو ڕۆژەی کە ئەو کچە هات بۆ لای و وەڵامی نەخێری پێدا ئەو نەخێرە ژوای کردە و گەنجە و شەوە بمرێ هەرە و شەوەش تەرمەکەیمان نارد بۆ ساردخانە یانی ئەگەر وەڵامی بەڵێ پێ بدایە زیندوو دەمایەوە ئەوەیان نازانم بەڵام ئەزانم کە ئەو گەنجە ئەبوایە چەند مانگێ پێشتر بمردایە بەڕاستی منە جێش کرد تۆ دەتەوێت چی بڵێ مەبەستە چیە لەم قسانە ئەزانی کاتێ ئەو گەنجە وەفاتی کرد من بەچی ئەنجامێ گەیشتم بەو ئەنجامەی کە ئەو گەنجە بە بیرکردنەوە لەوەی کە چۆن چۆنی داوای خوازبێنی لەو کچە بکات چەند مانگێ زیندوو مایەوە و بە ئومێدی ئەوەی کە ئەو کچە وەڵامی بەڵێ پێبدات چەند مانگێکی تر زیندوو بوو توانی چەند مانگێ زیاتر بژی ماما ئەگەر درەنگ بێ ئەوە خواردنەکە سار دەبێتەوە ها
کاچی ئەندازیار سەلام سەلام بە شوێنی مندا دەگەڕای ئەرە دوێنێ شەو لە بیرم چوو لێت بپرسم لە کام ژوورە مێنیتەوە بۆی بۆ نانی ئێوارە بانگت کە شەرمەزارم دەکەی ها دەی فەرموو. مەمنونم زۆر سپاس دەی ئێوەش فەرمونون یا ئەڵڵاه کاکە بەڕاستی شەرمەزارت کردن ڕێستان هەیە دوژمنە شەرمەزار بێ وەکی قسەیە هی من نییە دوعا بۆ جەنابی بەڕێوەبەر بکە خدا خێریەوە بنووسێت فەرموو دەزڕاکێشە سار دەبێتەوە فەرمونێەوە من خۆم فەرموو عافێتت بێ. هەتاوەکو ئێستا ئاش نەبوونەتەوە لەگەڵ چێ هی لەگەڵ خانمەکە دیتر چێوتێتی من لەگەڵ خانمەکەم زوویرم پێویست ناکا کەسی بێڵێت مامەی گیان پیا و کاتێ بارودۆختە بینێت تێگا چ کێشەیەکت هەیە هەڵبەتە نابێنی گەران بیت ها ئەو دەمەقاڵ و شەڕی نێوان ژنومێر تەنها بە یەک داوای لێبوردن کۆتایی دێت بەڵام ئەبێت زیرەک بن یانی ئەبێ کارێکی باش بۆ داوای لێبوردن دیاری بکەیت من باوکم مامۆستایم جۆرە کارانە بوو باوکتان چکارەیە ئێوە 6 ساڵ پێش ئێستا ڕۆحی پاکی سپار دوکانێکی هەبوو میوەفرۆش بوو ئەو کات هەموو ڕۆژ دەهاتەوە ماڵەوە بەڵێ ئەسڵان دوکانەکە هەر لە حەوشی ماڵەکەمان هەبوویتر خدا لێی خۆش بێت خوددا لە مردوەکانی ئێوەش خۆش بێت ئەی دایکت چی ئەو هێشتا لە ژیانە بەداخەوە دایکم ساڵێک پێش باوکم وەفاتی کرد خدا لێیان خۆش بێت کەواتە گەنج بوون ئەو کات نا ئەڵبەتە زۆر نا ئاخر من کۆتا مناڵی ئەوانم ئەی باشە خوشک و براکانت ئەوان هەمویان لە دەرەوەی شارن تەنهایەکیان لە تارانە تا 3-4 مانگ پێش ئێستاش بەیەکەوە ئەژین لە کۆتاییە دوای 4 ساڵ ئەم دەستەوە و دەست هاوسەرگیری کرد یەکی لەوە کارانی منی لێرە هێشتۆتەوە هەر ئەوەی تر لە کۆتاییدا تازە هاوسەرن دروست نییە تر هەڵبەتە ئەگەر بێت تۆم کارانە تەواو بکە منیش کەمێ سەرم سووکە بێت خانووی خەگرم بە سەلامەتی ئینشاءالله هیچ کەسەی لە ژیانت هەیە بەڵێ یەکێکەیە هاوپۆلەکانی زانکۆم بوو قسەیەکمان کردو بێکەوە نازانم وا هەستەکەم ئەسڵەن تێ ناگەم چیان لە ژیان هەوێت بۆچی مەگەر چیان دەوێت چوزانم هەڵبەتە لەوانەیە حەق بە ئەوانیش بێت ها ناوە تا بڵێ نەخێر ناوە تا بڵێ بەڵێ هەمویان کۆمەڵە مەرجشە دانێن بۆ نمونە چی چ مەرجێک ئێترار و مەرجانی کە لەم سەردەما کچەکان دایانێن ماڵ و کار و ساری باش و موچەی بەردەوام و خۆشی دەوێی نازانم بە زمان ئەڵێ خۆشمەوێیت بەڵام تا ئێستا هیچم نەبینیوە ئەی تۆ خۆشت دەوێت ڕاستێکی خۆشم نازانم بیرمە داواکاری خوشکەکەم هاتبوو کوڕەکە هەموو شتێکی هەبوو کار ژیان ماڵ ئۆتۆمبیل شان و شەوکەت جوانی بەڵام خوشەکەم بەڕێ کرد هەمویان وتیان لەوە زیاتر چیتەوێ هەموو شتێکی ڕێکە من ئەو کاتە تێنەگەیشتم بۆچی بەڕێ کرد تا ئەم ماوەی پێشوو باسی ئەو براژنەم و داواکاری و ئەمانە هاتە پێشەوە خوشکەکەم شتێکی وت ئیتر ئەو کاتە تێگەیشتم بۆچی خوشکەکەم و کاری کردووە چی وت وتی وا بیر بکەرەوە کچێک بدۆزیتەوە کام بنە ماڵێکی باشیە بێ هەم پارەدار بێ هەم خۆش ڕوو بێت و هەم خوێندەواریش بێ ئەڕۆیت و هاوسەرگیری لەگەڵەکەی ڕۆژی بووکێنیەکە باوکی بە تاوانی دزی بگرن و دادگایی بکەن دایکیشی جەڵتە لێ بدات و خانەوادەی 1000 کەسی لە ناوچێ خۆشی تووشی ڕووداوی هاتوچۆ بێت و زەبر بەر کەمەری بکەوێت بڕبڕی بپچڕێت ئێستا وای دابنێ لەم نێوانەدا سیارەکەشی ئاگر بگرێت دەستە جوانەکانی و چاوە کاڵەکانی و جەستەشی تەواو بوو ئەو کاتە تۆ چ کارەیەکەی لە پاڵ کچێکە مێنیتەوە کە ئیتر نە خێزانی بۆ ماوەتەوە و نە سامانەکەی و نە لە شولارێکی ساغ و نە ڕوویە کە بەرگەی سیرکردنی بگریت یان تۆش تەواو وتی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کچێکت دۆزیەوە کە بە تەواوی نەبوونیەکانیەوە توانی لە تەنیشتیا بۆوەسیت و ژیانی لەگەڵ بکەیت ئەو کاتە عاشقێکت دۆزیوەتەوە ئەبێت لە کەسی بەرامبەرە شتێکە بێ کە هیچ شتێک نەتوانێت کۆتایی پێبێنێت هەرگیز
چۆنی باشی؟ ئەم چەند ڕۆژە زۆر سەرقاڵ بووم، شەرمەزارم. بمبورە کە نەمتوانی بێم بۆلات. دەبێ بمبەخشی. منیش خۆ لە ماڵەوە نەبووم، نەڕۆشتوم. نا، بەڵام بۆچی نا هەندێک کاتیش. بۆ چوونە حەمام و خۆش شۆردنی تر. ماڵەکە بۆ من ئیتر نرخێکی نییە. ماڵێک کە تۆی تیا نەبێت. بەهاری تیا نەبێ با هەر نەبێ ئیتر. ئەسڵەن ناتوانم بەرگەیە و حاڵە بگرم. بە ڕۆژ دەچم بۆ لای بەهار و شەوانش دەچمەوە کۆمپانیا. چی بکەمی تر نەبا بەجیان بەو شێوەیەش نییە. من ئەسڵەن لەو بیرکردنەوانەدا نیم. نا ئەم قسانە چییە دەیانکەی؟ ئیتر چیە سەیری من دەکات؟ ئەم قسانە چیە دەیکەی؟ نەبا بەگاڵتە مەکە. نا بەڕاستی من نەهاتوم تا ئەم قسانە لەگەڵدا بکەم. ئەسڵەن واز بێنێ لەم قسانە بانێکێن باشە تکات لێ دەکەم. نا بەڕاستی پێ دڵێم نەهاتوم ئەو قسانە بکەم واز لەو جۆرە قسەکردانە بێنە. واز بێنە تکایە من نەهاتوم بۆ ئەوەی دەردەدڵ لەگەڵ بکەم و ببیتە هەڵگری خەمەکانم. نەهاتوم تا پێ دڵم لە کۆمپانیا چی دەکەم، کێشەم چییە، چ گرفتاریەکم هەیە یان ناسەر چی دەکات. تەنانەت نەهاتوم بگریم تا ئاسوودە بم وە بەتاڵ ببمەوە. نە هیچ گلەییەکم لێت هەیە. نەش هاتوم پێت بڵێم نامەردی. تۆ نامەردی ئیتر نامەردنی تۆ ها تۆ نامەردنی ها وەڵامم دەوە. باشە ئارامم، من ئارامم. خۆ هاوارم نەکردەوە بە ئارامی قسە لەگەڵ دەکەم. تەواو خەریکم ئارامم، من هاوارم نەکردو. ئارام بە حەدەسە گیان باشە. قوربانت بم. دەی ئێستا من پێکانت ماز دەکەم. گیانەکەم خەریکم هەندێک لێ دەکەم ئازیزم، تەنها کەمێک لێ. هیچ کات ناتوانم بەرگەی دووری تۆ بگرم. باشە نەگریم. خەمەخۆ من نەگریاوم، ناگریم. من ئەمڕۆ هاتووم هەواڵێکی خۆشت پێ بدەم. بەهار بڕیارە بێتەلات. بەڕاستمە بەڵێ. ناسڕ وتی، خۆی وتی بەڵێ. 6 مانجی تر چوزانم دنیایەک ئەگەر و لەوانەیە و بەڵام و ئەم شتانەی وت ئینجا دەیوت ئەگەر هەر بەم شێوەیە بێت کە هەیە حاڵی هەروە بێ یان بیەوێ نەشتەرگەریەکە نەکە. باڵێ بارودۆخی خراپتر دەبێت 2 مانجی تر یان ئەو پەڕی 3 مانگ. خۆ من لێرە نەمتوانی ئاگام لێی بێ. تۆ لە لای خۆت باش ئاگاداری بە. من نەمتوانی ئاگاداری بم. باشە مەنسوورجان، تۆ دڵنیایی؟ پێم وایە تاکە ڕێگە هەر ئەمەیە. وەڵا بڵێم چی، ئەگەر منیش لە شوێنی تۆ بوومایە مێشکم کاری ناکرد و بە تەواوی تێکە چوو. بۆچی؟ تۆ بیرۆکێکی ترت هەیە؟ وای دانیاگەرم کارت کرد و سەری نەگرت. ئەو کات چی؟ باشترە لەوەی دەست بخەمە سەر دەست و هیچ کارێک نەکەم و بوەستم. باشە وای دانیاگەر سەری گرت ئەتەوێت لەکوێ پێیکەی؟ پەیدام کردووە. بەڕاست؟ ڕازی بوو؟ هێشتا هیچم پێی نەوتووە. هەستەکەی کە ڕازی ببێ؟ بەڵێ ڕازی دەکەم. بەڵام نابێت بەهار بەمە بزانێ. ئەڵێم لە باتی ئەوەی کە لە نەخۆشخانە دەرمان بە نەخۆشەکان بدەن باشترە دەروون ناسێک بێنن تا ئەوانەی دەوروبەری نەخۆشەکە کەمێک حاڵیان بێتەوە سەرخۆی. کەواتە ڕازی؟ مەنسوور تۆ لە قسەکانی من تێگەیشتووی کە بە تەواوەتی من ڕازی بووم؟ ڕاستیت بووێ نا. بەڵام پێم وایە وەڵام بداتەوە. باشتر وایە پێش ئەوە کەمێک بە خۆت ڕابگەیت. مەنسوور تکات لێ یەکەم لەبەر خاتری بەهار لەم بارودۆخە وەرە دەرەوە. خۆت بە جەهەنەم هیچ نەبێ ڕەحم بە کۆمەڵگاکە بکەیتر. دەستەکانت خۆش بێ. زۆر مەمنون کاک ناسڕ، مەمنون. زۆر حەزەکەم بزانم ئەم گەنجە بەدبەختە کێیە.
بەڵێ سەلام بۆ کێ بڕۆم؟ بەڵێ زانم و قسەی جەنابی بەڕێوەبەرە ئەڕۆم باشە بەڵام کەی باشە نەزانی چ کارێکی هەیە؟ باشە هەڕۆم خۆت لەگەڵ فەرمودانی شن سەلام عەلەیکوم باه بزانە چێ هاتووە بۆ ئێرە سەلام سەلام بەڕێز ئەندازیار میری منسووری دادگەر باڵێ منسووری دادگەرم وەتە من شەرمەزاری تۆم پێم وایە کە ئێرە کەمێک بێزارکەر بێ پێشنیاردەکەم بڕۆینە خوارەوە ئاسوودەترین بەسەرچاو بفەرمون تکاکەم فەرموو پێشکەوە قوربان زۆر داوا لێبوردنەکە من تۆم نەناسیەوە ئاخر ئەسڵان بینینی ئێوە لێرە کارێکی ئاسان نییە بەڕاستی شەرمەزارە شەرمەزار بۆچی بۆ ئەوەی کە دوو شەو میوانت بووم ها یان بۆ ئەوەی کە وەکو هاوڕێیەکی باش و دڵسۆش گوێت بۆ قسەکانم گرت من هەر بەڕاستی نازانم چی بە تۆ بڵێ ناپێویست ناکە هیچ بڵێ دەست پێ بکە یاری بکەین چێ دەتەوێ یاری نەکەی دوو شەو میوانی تۆ بووم ئێستاشی تر من میوانداریت دەکەم دەست پێ بکە قوربان خۆی ئێمە هەموو ڕۆژێک لێرە میوانی تۆین باشە کاچی ئەندازیار بەڵێ ئەم بەڵێ بەواتای ڕازیبوونە یاخود پرسیاری بوو ئەوەی ڕاستی بێ من ئەسڵان هەر تێناگەم یانی سرم لە شێواوە لەکوێی تێنەگەیشتی بۆتی دووبارە بکەمەوە فەرمو قوربان لەسەر مێزەکە داینێ ئەسڵان من لە هیچ شتێک تێناگەم تۆ خەریکی من تاقیەکەیتەوە یان ئەسڵان بۆچی من تۆ کەسێکی باشترت پێشک دێت هیچ خزمەتێکی ترن یا قوربان ئەگەر هەر شتێکت پێویست بوو لە خزمەتام لە دەرەوە نا زۆر سپاس بڕۆ بە سڵامەت فەرموو ئازیەتت کێشاوە تکا دەکەم وە بەڵام بۆچی تۆ چونکە هێشتا کاتێک دەربارەی ژن و ئەو کچەی کە خۆشت دەوێ قسە دەکەی ڕوخسارت سوور هەڵدەگەڕێ بە تۆم وێت چونکە بەباشی حەرام و حەڵاڵ دەزانیت و وە تێدەگەی تەنانەت کاتێک کە دەتوانی لە پارەی کۆمپانیا پیرەمێردێکی داما و بانک هێشتی خوانەکەت بکەی لە پارەی جیرفانی خۆت پارەتدا بۆیە بە تۆم وت چونکە هێشتا ڕێزی گەورەتر و بچووکتر لە خۆت دەزانیت چونکە خوێندەواری بە شعوری ئابڕوت هەیە نوێژ دەکەی هێشتا بە عیشق و خۆشەویستیەوە ناوی دایک و باوکی خوارێ خۆش بوو دەبیت و بە جوانی باسییان دەکەی دەی تۆ کەسێک پیشانی مە بدە کە ئەم تایبەتمەندیە باشانەی تێدا هەبێت کوڕم تا منیش پێی بڵێم بابێت و عاشقی کچەکان ببێ واتە لە ڕاستیدا داوا لێ بکەم کە
بتوانێت کچەکەم عاشقی خۆی بکە کەسی وا شک دەبەی شک دەبەیت ئەگەر عاشقم نەبوو چی؟ دەبێت عاشقت دەبێت ئێمە پیاوان کەم هەموو لاف و گەزافە لێ دەدەین کاتێک ژن دوو جار بە ڕووماندا پێ بکەنێ تا کۆتایی دۆزەخیش هەر لەگەڵیدا دەبین هەنگاو بە هەنگاو دەڕۆین کچەکان بە بەراورد لەگەڵ ئێمەی پیاوان هەستیارتر و دڵیان زۆر جوانترە من بەهاری خۆم باش دەناسم زۆر باش دەیناسم هێشتا ئەوەندە تەمەنی بەڕێ نەکردووە کە ڕاست و درۆی بانگەشەیەکی عاشقانە بە دروستی پێ بزانێت دڵی بچووکی ئەو هێشتا ببورن لەوانەیەوە کارێکی بێمەشکانە بێ بەڵام ئەمە تاکە ڕێگە بوو کە دەمتوانی ئەنجامی بدەم تەنیا عیشق و عیشق و عیشق عشقەکە دەتوانێت ئومێد بۆ دڵی بەهارم بگەڕێنێتەوە و زیندوی بهێڵێتەوە لە ژیان لەوانەیە وا بیر بکەیتەوە کە من غرورم لە دەست داوە بەڵام نا دوێنێ شەو تا بەیانی هەزار جار بردوومە و هێناومە خۆم و غرورم و غیرەتم بەهارەکەم تۆ بەهاری من تەمەنی کورتە تەنانەت ناگاتە هاوینیش دڵم دەیەوێت ئەو کۆتاییانەی تەمەنی بە ئومێدەوە بەڕێ بکات بە عیشقەوە بەڕێ بکات باشە بیری لەوە کردوێتەوە گەر بەڕاستی خۆشەویستێک دروست بێت چی ڕۆدات؟ نیگەرانی ئەوە مەبە ئەوەندە زیندوو نامێنێتەوە تاوەکو پەیوەستت ببێ ئەمانە هەمووی تەنها یاریەکە و ئەمڕۆ بەیانی فۆرمی دامەزراندنەکەتم واژوو کرد وەکو بەڕێوەبەری بەشی ئایتی ئەگەرچی ڕازی بی یاخود نەبی ئەم فۆرما و ئەم واژووە لە کاربژێری کۆمپانیادا دەمێنێتەوە ئەوەش بزانە کە ئەمە وەکو بازێک یاخود دەستنووسێک نییە کوڕم من ئەمەم وەکو هاوڕێیەک لێت دەوێت نەوەکو وەک بەڕێوەبەر و کارمەندێک ئەی دەستگیرانەکەم چی؟ تۆ خانمەکان بە باشێ ناسی خۆ بڕیار نییە ئەو بزانێ نە ئەو نە هیچ کەسێکی تر خۆ بڕیار نییە تۆ عاشقی ئەو بیت تەنها بڕیارەوە هەز بکە کە تۆ خۆشت دەوێت و هەر ئەوەندە ئەم بابەتە لە نێوان خۆم و خۆتدا دەمێنێتەوە لەگەڵ دکتۆرەکەشی ئەویش وەکو برای منە تەنانەت بۆ من لە براشم نزیکترە باشە بێ من چی بکەم؟ واتە ڕازی بوویت ها؟ ئەگەر ئەمە بێتە هاوکاری کچەکەت بۆی ئەو تەمەنی ماوەتی بە خۆشی بەڕێ بکات بە چاوە جارێ بڕۆ بەکارت ڕابگە دواتر پێت دەڵێم دەبێت چی بکەی بە چاوان بە یارمەتیت ئالو سەلام ناسرین باشی؟ ببوورە کەمێک دواکەوت ناهێشتا لە کۆمپانیام نانایتر من ناچمە ماڵەوە ئێ باشتر کەواتە پێویست ناکە هەموو ڕۆژێ پارە بیت و بچی بۆ ماڵی براکەت ناسرینجان بڕیارم داوە خانوو نەگرم تا خانومان پێ نەدەن موچەکەت زیادی کردووە یا تۆ پێت وایە من تەمەنی نوحم هەیە جۆ بگرێ نەسرین وتیان ئەگەر سیستەمەکە بخەمەوە کارەوە موچەکەشم زیادەکە ئەمە شتێکی باشەی تر بە نیوەکەی تریش دەتوانین ماڵێکی جوان و خەنجیلانە کەمێ بۆستە بە جوان و خەنجیلە و دوور لە چاو خۆش گوزەرانی و گۆرانی عاشقانە ناتوانانی من هەڵبخەڵەتێنی کاکە ئارات ئێ
هەرو قسەی کە سەرەتا پێم وتی هیچ نەبێت تەنها خانوویەکی 100 مەتری ئەویش لە سەروی شارەوە بێت. بە تاپۆوە ئافرین بە تاپۆی 6 بەشەوە. دەی بەم جۆرە تەمەنی نۆح کە هیچ دەریای خەزریش پێڕاناگات. باشە هیچ کێشەیەک نییە، خۆشم پەلەم نییە. 2 ساڵ چاوەڕێمان کرد بە ئەمەشی لەسەر بێت. بڕۆی تر تۆش ماندوویت ئیشت نییە؟ نا باشە خوات لەگەڵ. بەهارە مازیزەکەم کەمێک ئاوی میوە بخۆوە. دەی تەنها کەمێک بخۆوە باشە؟ دەی بگرێ عزیزم هەستەوە. نا دەی تکایە بیخۆ نا ناتوانم کەمێکی بیخۆم. لێ بخۆوە بۆ تۆ باشە. ناتوانم باوکە. ئەگەر کەمێک لەمەیان بخۆی دەیتەوە سەر خۆت کچم. تەنها کەمێک یەک تۆس. ئێستا حاڵم خراپە تێکەچم. یەک تۆزی تر بخۆم ئەڕشێمەوە باوکە. دەتوێت پەرستارە کاگەدار بکەمەوە؟ نا پێم خۆش نییە بەردەوام بخەوم. ماندوو بووم. کارت هەیە؟ نانا ئەزیزم نا من هیچ کارم نییە. هەر سەیری کاتژمێرە کەتەکەی. نا شتێک نییە تەنها ئەوە ڕاهاتوو. ئەگەر کارت هەیە بڕۆ خەریکی کارەکانت بە. تۆ ئەم ماوەیە هەمیشە گرفتاری من بووی. ئەترسم لە کۆتایی ئەمایە پووز بیت. نانا کچە جوانەکە منی گەرانی کۆمپانیانیم. لەوێ زۆر باش کارمەندەکان کارەکانی خۆیان دەکەن نیگەران. ئەگەر منیشیان پێویست بوو دەزانن چۆن بمدۆزنەوە. باشتری؟ باشترم. جەنابی دکتۆر تۆ پێ دوایە ئەم کارە سوودێکی ئەو تۆی هەبێت؟ کەسێک کە خەریکە نوقمە بێ بەردەوام پەلە قاژەکات. هەوڵەدا خۆی بگەێنتە پارچە تەختێکی 10 سانتیمی. لە کاتێکا کە دڵنیاشە ئەو تەختە 10 سانتیمیە هەرگیز ناتوانێت ڕزگاری بکات، بەڵام بەردەوام هەوڵی بۆدات. بەڕێزدادگەریش هەمان بارودۆخیەیە. ئەو خەریکە بە دوای پارچە تەختەیەکی 10 سانتیمی ئاگەڕێ. هەڵبەتە جەنابەت کەمێ لە 10 سانتیمەکە بەرزتری. بۆ کچەکە مەبەستم کچەکەیە بۆ ئەو سوودێکی ئەو تۆیە بێت؟ بەڵێ ئەگەر پلانەکەمان سەر بگرێ لەوانەیە چەند هەفتەیە یا چەند مانگە زیاتر بژی. هەر لەم ژوورەیە. عشق تەمەنی مرۆڤ زیاد ناکە، بەڵکو جوانی پێبەخشێ. هەر ئەوەندە. ماشەڵڵا ئێستا زۆر باشی. فەرموو وەرنە ژوورەوە. سڵاو جەنابی بەڕێوەبەر. سەلام. ئێوە لێرە چی دەکەن؟ ڕاستیەکەی سەلام. سەلام. قوربان گیان بۆ کڕینی هەندێک کەلوپەل واژوو ئێوەم پێویست بۆ بۆی هاتوون بۆ ئێرە. لێرەش بێزەرتەکەم داوە لێبردنەکەم. فەرموو. چەند ساتێک لێرە بمێنەوە من وەڵامی ئەمە بدەمەوە و دەگەڕێمەوە باشە؟ گیانەکەم فەرموون. بەڵێ. زۆر داوا لێبوردنەکەم لێرە باوکتم بێزار کرد. کارە ئیتر. باش چی بڵێم؟ تۆ باشی وانە؟ سپاس. من میریم خاتون ئارادی میری. من بەڕێوەبەری بەشی ئایتی کۆمپانیاکەی باوکتم. ئایتی؟ بەڵێ ینی بەشێکە هەموو خۆ بەشەکانی. مەزانم ئایتی چییە؟ مەبەستی گاڵتە پێکردنم نەبوو.
ساختە نا چی؟ مانەوە لە نەخۆشخانەی تر من هەر لە منداڵیەوە هیچ کاتێ حەسم لە بۆنی نەخۆشخانە نەبووە. ڕادەیت وا بیر ناکەمەوە هیچ کاتێ لەگەڵەوە بۆنە ڕابێم. مەبەستم هەرم نەخۆشخانەیە هەیە. دەی من بە یارمەتیتانی تر کاتیەوەیە بڕۆم. بە یارمەتیت خاتون بە هیوای سەلامەتی. خوات لەگەڵ ئازیەتە کێشە بەڕێز ئەندازیار بەڵێ وابزانم لە بیرتان کرد کە بۆچی هاتبوو. بۆچی هاتە بۆم؟ کێشە نییە ئێوە بفەرمونون من خۆم دێمە دەرەوە واژویان دەکەم. باشی ئازیزەکەم بەڵێ باشە هەموو شتێک باشە؟ هەموو شتێک باشە بە یارمەتی خۆت من دەڕۆمەوە کوڕە بەڕێ بکەم و دەگەڕێمەوە باش؟ باشە. قوربان خۆ ئاگادار هێشتا هەر خەریکمە لەرزم. بۆچی؟ بڕوا بکە من خۆم باشە ناسم. من ناتوانم ئەو کارە بکەم. یانی وا بیرەکەمەوە باش بڕیار نییە تۆ بیرکەیتەوە بڕیار بۆ من بیر بکەمەوە. من متمانم بە تۆ کرد تۆش متمانەت بە من هەبێ کوڕم. هاویگرە باش شەو لە کۆمپانیا دەبینمەوە. زۆر باش. بەڕێز ئەندازیار میری. بەڵێ قوربان. زۆر کەش خەو جوان دەرچوویت ها؟ ئەو بۆی گەورەی ئێوەیە. بە یارمەتی سەرکەوتوو بی. خۆحافیز. خوددا ئاگادارت بێ. دەتبینمەوە. باشی کچە جوانەکەم ئەگەر پێویستت بە دکتۆر هەیە بابانکی دوێنێ شەو خەوم بە دایکمەوە بینی. بەڕاست منش چوم سەردانی دایکتم کرد و هەندێک قسەم لەگەڵی کرد. ئێستا باشتری وانە؟ باشم. دڵنیا بە کچم ئێستا ئەویش بیرمان دەکات. ئێستا دێمەوە. بەڵێ گیان من وەڵامی ئەو پەیوەندی دەدەمەوە و دواتر دەگەڕێمەوە بۆلات بە یارمەتیتان. فەرموو بڵێ گوێم لێتە. چەند گوڵێکی جوانن. من عاشقی گوڵی ڕۆسم. بەڕاستە؟ منیش عاشقی گوڵی ڕۆستم. ڕاستەکەی ئەمانی تر هەڵبژاردننی خۆم بوو. یانی لەبەرەوەی نەمەزانی زیاتر حەزت لە کام ڕەنگە ئەیتر من هەموو ڕەنگەکانم هێنا. من حەزم لە هەموو ڕەنگەکانە. هەمویان جوانن بەڵام ئیتر لە کۆتاییە دانێکیان لە هەمووی جوانترە. باشە تۆ زیاتر حەزت لە چ ڕەنگێکە؟ ئەتەوێ فێڵ بکەی؟ نا بۆچی؟ باشە یاریەکەکەین. من نووسم حەزم لە چ ڕەنگێکە تۆش دەتوانی ڕەنگەکە بڵێ با بزانیت چی دەرەچێت. باشە. یەک دەقە بڵێ. ڕۆسی ڕەش. نا پێش بینیت ناکرد وایە؟ بیبینی باوەڕ ناکەی. ڕۆسی ڕەش توانی زانیت. ڕۆسی ڕەشت نووسیوە. زۆر بەخێرایی ئەوم نووسی. چی بووە؟ بەڵێ ئیتر ئێمە بووین بە بێگانە وایە؟ ڕێزت هەیە قوربان ئەگەر مۆڵەت بدەی من ئیتر وردە ئەبێ بڕۆم. دەتوانم بڕۆم فەرموون بە سڵامەت. بۆ ئەمەیان لە ناخی دڵمەوە دێڵێم بەڕاستی زۆر مەمنونم ئەرکت کێشاوە. ڕێزت هەیە قوربان زەحمەتی چیەوە ئەرکە. باشە دەی خۆحافیز. خوددا ئاگادارت بێ. زۆر سپاس بۆ گوڵەکانیشت. شایانی نییە خۆحافیز.
زۆر ئاسایی نایەتە بەرچاو ها. پێم وانە هی دەرەوەی سروشتی خۆیان بن. گوڵەکان ناڵێم، مەبەستی منە و کوڕێ. چ شتێکی ئاسایی نییە؟ هەر ئەوەی کە هەر ڕۆژە بە بیانویەکی نوێەوە بۆ لای تۆ دێ. نازانم ئەبێ جاری داهاتوو چی بهێنێت. تۆ پێ دوای جاری داهاتوو چی دەهێنێ؟ من دەڵێم لەوانەیە دووبارە دیسانەوە بۆ پاکەتە شیرینیە قەشمەریەوە بێ بۆ ئێرە. نا، من پێم وانە. دەتوێ وای لێ بکەم جارێکتر نێتەوە بۆ ئێرە؟ نا، بۆچی؟ هەر کاتێک دووبارە بیەوە پێتەڵێم. جۆرێکە هۆگربوونێکە ئیتر یاریەکە بزانم جاری داهاتوو چی دەکات. هەرەوەندە کەواتە دەبێ بەڵێنە پێ بدەی هەر کاتێک بێزار بووی پێم بڵێ باشە؟ نیگەران مە بە باوکە. دەکرێت ئازیزم. بۆ مەگەر دەکرێت من نیگەران نەبم. باوکە گیانەکەم دڵی من ئاگاداری خۆت بە باشە. بێخەم بە تۆش باش ئاگاد لە جوانیەکەت بێ ئازیزی دڵم. سەلام، من ئەندازیاری کۆمپانیا ئارادی میریم. ژمارەی پەیوەندی خاوەنی من تکایە پێش خوێندنەوە مۆڵەت لە خاوەنەکەم وەربگرە. زۆر باشە. مەگەر نەموت مۆڵەت وەربگرن، بەڵام کێشەنیە هەر هیچ نەبێ دوای خوێندنەوەم پەیوەندی بە خاوەنەکەمەوە بکە و من بگەێنەرە دەستی، چونکە ئەو منی زۆر خۆشەوێت. من تاکە هاودەمی شەوان و تەنهاییەکانیم. وا دیارە کۆڵ نادەیت ها؟ گەرەمووی بخێنیتەوە لەوانەیە گیرۆدەی من بیت. دیسان ئاگادار تەکەمەوە، واز لە من بێنە. باشە، بەدڵنیاییەوە. ئیتر قسەیەکەم نییە. بڕیارە ئەمڕۆ بڕۆمە کۆمپانیای کەسێکی سەرگەورە. بڕیارە سیستەمی ئینتەرنێتی کۆمپانیاکەی بخەمە کار. گرێبەستەکەمان 7 ملیۆن تومانە، بەڵام ئەگەر سەرکەوتم و لە مانگێکە تەواوی بکەم ئەوە بە گرێبەستێکی 4 ملیۆنی دامەمەزرێنێت. بە پێشێکی و بە خانە نشینیەوە. خۆیە بە ئومێدی تۆ. ئەمڕۆ ڕۆشتم بۆ نەخۆشخانە تا لە بەڕێوەبەری کۆمپانیاکە واژوو وەربگرم. تێگەیشتم کچەکەی شێرپەنجەی هەیە. من دوو چاوم بینی پڕ بوو لە زەردەخەنەی جوان، پڕ بوو لە ئومێد. ئەبێ بە دوای بەهانەیە کابگەڕێم بۆی دووبارە بتوانم ئەو کچە ببینمەوە. یەک پاکەت شیرینم تیایدا خەرج کرد تاوەکو پڕ بێت لە ئومێد. من نازانم حەزی لە چ گوڵەکە، بەڵام دڵم ئەوێ ببمەوە کارێک تا دووبارە زەردەخەنە بکات. چاوەکانی بە زەردەخەنەوە زۆر جوانن. لێگەڕە ئەسڵەن گوڵی ڕۆسەکڕم، باگەر بۆ جارێکیش بێکارێ بە دڵی خۆم بکەم. سبێ گوڵی ڕۆسی بەوە کڕم لە هەموو ڕەنگەکان. هیوادارم حەزی لە گوڵی ڕۆز بێ، هیوادارم دیسانەوە پێ بکەنێت و پڕم بکا لە ئومێد. بەڵێ، سەلام، بەڕێزت؟ خانم ببوورە نەمنەستیتەوە. شتێک بووە؟ ببوورە، ینی لێ بەجێمێشتووە. نا، پەلەتان چییە؟
تەنیا ویستم ئاگدارتان بکەم دوێنێشە ویستم تەلەفۆن بکەم سەیرم کرد کات درەنگە نام کرد بەڵێ بێگومان ئێستا کە زانیم لای توێی تر نیگەران نابم. ئەتوانم بیخوێنمەوە ئاخر بینیم لە سەرەتاکەی نووسیوتە کە بەبێ مۆڵەتی خۆت کرد نەیخوێنیتەوە. یانی ئەگەر بکرێت و نەیخوێنیتەوە من سوپاس دەکەم. بۆچی؟ مەگە شتێکی خراپەتیان نووسیوە؟ شتی خراپم تیانە نووسیوە نا. بەڵام ڕاستەکەی وا ڕاهاتوم ڕۆژانە هەر کارێ بکەم شەوان لە ماڵەوە لە کاتی پشودانە یەک دوو دێڕی لەسەرە نووسم. کەواتە ئەتوانم بیخوێنمەوە ئاخر لێرە کەمێک بێتاقەتە بم. دەیەگەر بێزارتانەکە کێشە نیە بیخوێنەوە بەڵام نازانم چۆنی پێت بڵێم. ئەگەر باوکت نەیبینێت ئەوە زۆر باشترە بێت. نا باوکم ئێستا لێرە نییە خەیاڵتان ئاسوودە بێ ناهێڵم بزانێت. باشە کەواتە جارێ خوات لەگەڵ بێت. باڵێ بەیانی تۆ دەی بۆ نەخۆشخانە وایە؟ بەیانی باشە بۆچی؟ بۆ دەفتەرەکەت دێمە خزمەتان ئەتان بینمەوە. باشە خوددا ئاگدارت بێ. خۆت لەگەڵ بێ. زۆر دەمێن بوو بە یەکۆ نەهاتبووینە ئێرە. ڕاستە 2 ساڵە بێت بەڵام هیچ شتێک نەگۆڕاوە. خۆ شوێنەکان ناگۆڕێن ئەو مرۆڤەکانە نەگۆڕێن. ئەمە وەکو تانەیەک بووانە؟ نا لێک چواندن بوو. کەواتە تۆ مەبەستت ئەوەیە کە من گۆڕاوم. بەڵێ یانی ئەستەکەم گۆڕابیت. باشتر بوومیان خراپتر؟ من باشتر و خراپتر نازانم. یانی ناتوانم دیاری بکەم نەسرین بەڵام وا هەستەکەم کەمێ سەر دەرەکەویت. ئارات مەگەر ئەکرێ مرۆڤ بە بێ ماڵ و کار و ئۆتۆمبیل گەرم بێت بۆچی نابێت؟ با ئاگەر بەڵێ دەردی بێدەردی چارەسەری ئاگرا. پرسیارێک نەسرین بپرسە. ئەگەر ئێستا ماڵ و سیارە و کار و پارە هەموو شتێک چارە بوو هاوسەرگیریم لەگەڵەکەیت؟ سیر کە ئارات خەریکە دەست پێکەیت. وەڵامەکەی تەنها یەگوشەیە بەڵێ یان نەخێر؟ بەڵێ هاوسەرگیریەکەم بۆچی نا؟ باشە گەرەمە شتانەمان دوای هاوسەرگیری لە دەستدا ئەو کاتە چی؟ یانی چی لە دەستماندا؟ یانی چی ناوێ ئەمە ئیتر تانە و لێکچواندن و ئەم شتانە نییە ئیتر ئەوە گەرێکە ئیتر ئەگەر لە دەستماندا یانی ئەگەر نەماڵمان بۆ بمێنێتەوە نەسەهارە وە لەسەر کارەکەشم دەرم بکەن. ڕاستیەکەی مەحاڵە. بۆچی مەحاڵە؟ چەند کەس دۆک نمونە بۆ بێنمەوە کە لەو پەڕی سامان و هێزەوە کەوتونەتە سەرە ژاری و بەدبەختی. ئەو کاتە چیەکەیت؟ ئەو کاتە بیری لە یەکەمەوە چی بکەم؟ لە ئێستا بیر بکەرەوە وا بیر بکەرەوە کاتژمێرێک پێش ئێستا هەموو شتانەمان هەبووە بەڵام ئێستا نیمانە. چ کارێکی؟ ئەمێنیتەوە لەگەڵم ژیانەکە یانەوە تاڕۆی؟ ئاراد ئەمێنمە و خەریکی ژیانی خۆمە بم. واتە تەلاق وەرناگری وانە؟ وای تەنانەت کە ناوەکەشی ئەهێنیت ناخۆشە شێتە. ئێمەنی شەر ئەمەوێ ئەوەت پێ بڵێ یانی کاتێک نەبوونی شتێک نابێتەوەی ئەوەی کە ئێمە ژیانمان تێک بدەین. باشیتر بۆچی ناتوانین لە سەرەتاوە بە نەبوونی دەست پێ بکەین؟ سیر کە ئاراد دوای 2-3 مانگ منت هێناوەتە دەرەوە ئێستاش سیر کە چیەکەیت؟ بۆستە نەسرین بۆستە ناسرین سەرت داخسۆتەیە بۆ کێ بڕۆی؟ آخر ئەمە چ قسەیە کە تۆ ئەیکەیت؟ ئەرێ بابە من چ قسەیەکم کردووە؟ بۆچی تێناگەیاڵم ئەگەر بنەمای ژیانکردن جگە لە پارەشتێکی تر بێت دەیکەوەتە بۆچی ئێمە بە ئاسایی ژیانی خۆمان بەڕێناکەین؟ ئەسڵەن قسەکردن لەگەڵ تۆ هیچ ئیسفادەیەکی نییە ئازیزی من. دەیکەواتە تۆ باوەڕ بەم بێنە.
سیرکە کێشەی من بێکاریەکەم بوو سپاس بۆخوا ئەوەش کۆتایی هات ئێستا موچەیەکی 3 ملیۆنی وەرەگرم هیچ نەبێ ئەتوانین ئۆتۆمبیلێک بە قسط بێنین کاری خۆمانی پێ ڕاپەڕێنین ئەها کێشەکەی منیش هەر لێرەیە لە موچەکە نەخێر ئەوەی کە توانای خۆت نازانی هەروازی لێبێنە بۆچی وازی لێبێنم ئێ بابێکیا منیشی تر مرۆڤم من ماوەی 3 دانە ساڵە خەریکم منەتی تۆ هەڵەگرم ڕۆژێک لای تۆ خەڵکی دەرەوەی شارم ڕۆژێک بێکارم ڕۆژێک بێخان و بێ ماڵم هەرات ئەوە بزانم من ناتوانم بە هەوا بژیم من ناتوانم بە دروشمەوە بژیم ئەوەی وا بیرکەیتەوە من عاشقی تۆ بووم و یەم لەگەڵ تا لە ژێر زەمینێکە ئەژیم بە هەڵەیا چووی گوێ بگرێ بزانە چیت پێڵێم من ئەهلی ئەم ڕۆشن بیر و بەرەو پێشچوونانە نیم ئیتر تێبگە باشە پرسیارێکم هەیە ئەگەر دوای ئەوسەرگی تووشی شێرپەنجە بم چیەکەی ئەهای خوای گیان کار و ئۆتۆمبیل ڕۆیشت و نەخۆشی هاتە جێگەکەی ئێ باشەوە تەنها پرسیارێکە پرسیارەکەت هەڵەیە پرسیاری هەڵەش وەڵامی ڕاستی نییە ئەزیزی من باشە تۆ ژۆڵامێکی هەڵام پێ بڵێ دەی ئەو ڕۆژەی کە لەگەڵ براکەت و براژنەکەت هات نەخواست بێنی من باوکم چی پێوتن وتی بڕیار لای نەسرین خۆیەتی ئێ باشە من چیم پێوتیت پێم نەوتی من بە تۆم نەوت ناتوانم بە هیچ شێوەیەک لە ماڵێکی بچووکا بژیم وەڵام بدەوە پێم نەوتی بۆ نا وتت ئێ باشە خۆ ئێستاش هەری شتێک نەگۆڕاوە سیرکە ئەسڵان ئەو ڕۆژەی کە بابەگیانم نووسراوی مەحرەم بوونەکەی ئەخوێندەوە من چیم پێوتی وتت باڵێ دەرد وتم وا بیر مەکەرەوە کە مەحرەم بووین هەموو شتێک تەواو بووە پێم وتی مەحرەمیەتی ئێمە هەر لەم قۆناغی مەحرەمیەت ئەمێنێتەوە تا بەڕێستان چارە نووسی ماڵ و کار و ئۆتۆمبیل و هەموو شتێک دیاری ئەکات مەگەر پێم نەوتی بۆنە وتت بەڵام بەلاتەوە گرنگ نیم خۆم بەبێ ماڵ و سیارە و کار و پارە و زەهر و دەرد و شێرپەنجەوە باشە زۆر بێعەقلی ئاراد زۆر بێعەقلی بابەگیان ئەگەر من تۆم خۆش نەویستایە 2 ساڵ پێش ئێستا وەڵامی بەڵێم بۆ خان و فرۆشادا ئەگەر ئەو کاتەوان بکردای ئێستا خاوەنی 5-6 خانووی خۆم بووم کەواتە هێشتا خۆش دەوێ هێشتا هەموو شتێک لە شوێنی خۆیەتی وایە بەڵێ هێشتا هەر خۆشمەوێیت و هەموو شتێکیش لە شوێنی خۆی ماوە تەنها ئەوەیە باوکم ئارامی نەماوە باشە سیرکە یانەوە تا ئەبێت تۆ کەمێواز لە داواکاریەکانی خۆت بێنی یان من ناچارە بم کە ئاراد ناچاری کە چی یانی ناچارە بم بە هەر شێوەیەک بێ ئیتر سارەیەک و خانوێک ڕێک بخەم واتە تۆ ئێستا خەریکی هەڕەشە لە منەکەی بۆ نمونە کە ئەکرێت تۆ بچی بۆ دزیکردن باشە تو وای دابنێ وایە هیچ بەلاتەوە گرنگ نییە نەخێر ئەتوانیت تاقیکەیتەوە وا بیرەکەیتەوە وا ئەزانیت ئەوانەی کە لە خانوویەکی 1 ملیاریا ئەژین و سیارەیەکی 500 ملیۆنی لێ ئەخڕن لە دەستگای کۆمپیوتەر و پارەکەیان کۆکردێتەوە یان بە موچەی مانگانەکەیان هەر بەڕاستی بەلاتەوە گرنگ نییە نەک تەنها بۆ من لەم ڕۆژگارەیە بۆ هیچ کەسێکی تر گرنگ نییە تێگەیت بۆی کوێ ئەڕۆیت ئاراد نابا بە خۆ بڕیار نییە ئیتر من هەموو شەوێ ئێوە بێزارکەم لە کۆمپانیا ئەها بەڵە ژوورێکیانەیە ئەڵێ هۆتێلی 5 ئەستێرەیە بەڵێ هەر کاتێ ماندوو بم مەچمێ و پشوویەکەدا بە یارمەتیت منە بێدای خەمەوە دەی کارێکت نییە سەلام لە براژن بکە بە قوربانتم دەی خۆت لەگەڵ بێت سەلام عەلەیکوم سەلام برا گەورەکەم بوو بە گیریە ناوم چونکە 1 مانگە نەچمەوە تۆ ماڵیان شتێک ڕوویداوە ماما تۆ لەگەڵ بەهارە لە پەیوەندی دای یانی چی لە پەیوەندیا بم من هەموو ڕۆژێ دێم تەنها سەردانی کێکەمی تر بەدەر لەو سەردانیکردانە دەڵێ قوربان گیان تۆ هەندێک کاتش تەلەفۆن بۆ منەکەی ئێخۆ من هەموو شتێکم پێوتی وابزانم عاشقی تۆ بووە دەیەمە 2-3 ڕۆژی ڕابردوو شەکرا تێبگەیتر نەخێر نانانانانە ئەم 2-3 ڕۆژەی سەرەتاوە ڕاهاتە بوو بە جۆرێک هۆگرت ببوو بەڵام من ئەم شەو تێگەیشتم کە عاشقت بووە ئەمڕۆ پەیوەندی پێوە کردی
نا ئەمڕۆ کە تۆ ڕۆیشتی دەستی بە پرسیارکردن کرد پرسیار لەبارەی چی؟ لەبارەی تۆ لە هەموو شتێکی تۆی دەپرسی بەڵام هەوڵی دەداەوە بزانێ کە تۆ لەبارەی ئەوە لەگەڵ مەقسەد کردووە یان نا. باشە بۆ دووتای ئەسڵ من لەبارەی ئەوە هیچ قسەیەک ناکەم. ئەوە تۆ چی دەڵێ؟ ئەو پێی وایە تۆ عاشقی ئەو بووی؟ نا تەواوی هەوڵەکانی ئەو بۆ ئەوە بوو کە بڕوا بە من بهێنێ تۆ کوڕێکی زۆر باشی خاوەنی کەساتی و ڕەوشی بەرزی ئەو وای دەزانی کە تۆ خوازبێنی ئەوت لە من کردووە منش خەریکم دژایەتیتان دەکەم دژایەتی هاوسەرگیریەکەی ئێوە. ئێمامی گیان ئەمە پلانی خۆت بووی تر بڕیار بوو تێنەگا من و تۆ هاودەستیەکین. تۆ حەزەکە من پێی بڵم دەزیراندارم یان لەگەڵ دەستگیرانەکەمە ڕۆژێک بچمە نەخۆشخانە و سەردانێکی بکەین. ئای دەستەکانت خۆش بێ یەکجاری لەگەڵ تا بوو دروستکەر وەرە بۆ سەردانی. دوور لە گیانی مامی گیان دوور لە گیانی ناوێ هیچ بیر لەوە کردوتەوە بزانێ دەستگیرانت هەیە چ بەڵایەک بەسەر ئەو دادێ. باش ئەڵێ چیە گەرماوەیەک نەچمە نەخۆشخانە. تۆ یە خولەک نایە هەزار پرسیار لە من دەکا بۆچی نایە بۆچی نایە لەکوێیە لەکوێیە؟ ئێدەی ئێستا من چی بکەم؟ بەخودە خۆشم نازانم. دکتۆرەکە دەیوت ئەگەر دوای بخەین ئەگەر درێژە بچێشێ ئەگەر بزانێکە ئێمە نەخشەیەکمان هەیە ئەو کاتە حاڵی لەوەی هەبووە خراپتر دەبێت. باشە؟ باشە من دەڵێم ناچارین کە هەنگاوێک بڕۆینە پێشەوە. یانی چی بکەین؟ تۆ دەبێ بێتە خوازبێنی ئەو. بێن بۆ خوازبێنی؟ باڵێ باڵێ وەرە خوازبێنی تر. بیرت کردوێتەوە گەڕ ڕازی بێت چی ڕۆدات؟ من خۆم دژایەتیەوە دەکەم. یان یارکاتی تۆ دژایەتیت کرد بەرنامەی ئەم کاردانەوەی ڕۆحی و ئەم شتانەی تر هیچی تر ڕوو ناداوانیە؟ خۆ دژایەتەکەی من دژایەتێکی ڕاستەقینە نییە تەنها دژایەتێکی بچووکە. دەمەوێنیم سە ئومێدێکی بۆ دروست ببێت لە چاوەڕوانی ڕازیبوونی مندا هەر ئەوەندە خۆی ئەمەش تەنها هەتا 2 مانگ 3 مانگ درێژە دەچێشێ. یانی تاو کاتێ ئەمرێت. ژەهری مار تۆ بەڕاستی حەز دەکەی بمرێ؟ نابەخوا ئێمە نەدەبووە لە خۆڕە ئومێدێکمان باو بدە. ناسریش خۆوتی بەڵام من ڕازی نەبوو. باشە بۆ چیەتەوێ ئومێدی خۆڕایی پێ بدەیت؟ یانی تۆ بەڕاستی دەتەوێ بێیت بۆ خوازبێنی ئەو؟ باڵێ یانی ئەگەر ئێوەش ڕازی بن هەڵبەتە ئەگەر بێت و هەر بۆ نیوە گیان و دژایەتی بکەین چی ڕۆدات دواتر. باشە منیش بە جۆرێک مەرجی بۆ دانێم ئەسڵەن تۆ توانی خۆت مەرجدا بنی پێی بڵێ هاوسەرگیریەکە خەینە کاتێک کە لە نەخۆشخانە حاڵی باشتر بێ لە ئێستا. خەریکی بیرەکەیتەوە؟ یانەوە تا یاری دەستمان پێکردووە تاوکو کۆتاییەکەی بڕۆین یانەوە تا ڕاستەکەی پێ بڵێن وتر ئەویش ڕزگاری بێت. مامە گیانیتر من هیچ شتێکی تر بە مێشکمان نایەت هەر کارێک تۆ خۆت بە باشیێزانی ئەتوانی ئەوە بکەی. سیستەمی ئینتەرنێتەکەی ناو کۆمپانیاکەشتان هەفتەیەکی تر بە تاوەتیەکەوێتە کار. ناوی لێدەنەی چی؟ ڕیما مارکێت. ڕیما مارکێت. بۆ ئێوارە چی دەخۆین؟ خواردنی چی مامە گیان من ئەڵێم لەگەڵ بەهارخانەم یانی لەگەڵ کچەکە تا ئێمە ئێستا چی بکەین؟ کاتی نان خواردن پێت دەڵێم. باوکە من تا ئێستا وام زانیوە ئەو شیرینەی کە لە خەسرەودا شیرینە لەگەڵ ئەو شیرینەی کە لە فەرهاد و شیرندایە دوانن یانی جیاوازیان هەیە. دەردت لە گیانم مەگەر جیاواز نین؟ نائیتر مەگەر نەتان خوێندۆتەوە لە ڕاستیدا یەکێکن واتە یەک شیرین و خەسرە و کە عاشقی یەک بوون و خەسرە وازی لێ ئەهێنێت دواتر لە نێوانیاندا سەر و کەلەی فەرهاد پەیدا دەبێت. چیرۆکەکەی زۆر جوانە واتە دەبێت ئارات بۆتان بخوێنێتەوە ئەندازار میری زۆر جوانە چیرۆکەکەی. لە کۆتاییدا دوێنێ شەو هاتە قسەکردن خوازبێنی تۆی لێ کردن. کی؟ ئارات؟ ئەو پاکەتی شیرینی و گۆڵ دیار بوو. باشە تۆ چیت پێوت؟
دەبوایە چی بڵێم وتم دەبێت لە تۆ بپرسم باشە پێت بوت هەیە کە من تاماوەیەکی زیاتر زیندوو نیم. وا دەزانی نازانێت نازانێت زۆر ئومێدەوارە ئەو ئومێدی هەیە کە من زیندووە بم. ئەی چی پێ بڵێم بۆچوونی تۆ چییە؟ بە بۆچوونی من ئەگەر تۆش هەستت بۆ ئەو هەیە باشترە وەڵامی بەڵێ بدەیتەوە. باوکە تۆ پێدوانیە ئەو کوڕە بۆ کار و دامەزراندن و پیشەکەیەتی؟ وتم وەڵامی بەڵێ پێ بدەی نەموت و هاوسەرگیری لەگەڵ بکە. تێنەگەیشتم من وەڵامی بەڵێ پێ بدەم و هاوسەرگیری لەگەڵ نەکەم. هاوسەرگیریەکە دەخێنێک 2 ساڵی تر کاتێ بە تەواوی دڵنیابوون حاڵت باشتر بووە و ئەم نەخۆشیە دەستی لەسەرت هەڵگرتووە. تۆش کاتت هەیە کە بزانی ئەو لەبەر خۆت هاتووە یان لەبەر پارەی باوکت. من نەبێت پێش ئەوە قسەی لەگەڵ بکەم. ئەکرێ تەلەفۆنی بۆ بکەی ئێستا بێت بۆ ئێرە؟ بانگێشکردنی واتە ڕازیبوونی ئێمە. نا بانگێشکردن واتە بانگێشکردن. تکایە تەلەفۆنی بۆ بکە بابێت بۆ ئێرە من قسەی لەگەڵ بکەم. ئەمەوێ قسەی لەگەڵ بکەم هەرەوەندە. دەتەوێت چی پێ بڵێ؟ دەربارەی ئاو هەوە. باوکە پێی بڵێ بێت بۆ ئێرە هەڵبەتە بێبێ گوڵ و شیرینی. من نەبێت قسەی لەگەڵا بکەم. باشە. نگاهت رو شروع کردم با یه احساس اجباری به امیدی که برگردی به این دنیای تکراری. خجالت میکشم از این نگاه ساکت و معصوم. چجوری بهت دروغ گفتم، چجوری تو دوستم داری. همش تقصیر تقدیره که تو سهمت فقط درده. همیشه حاله عاشق همه چی رو عوض کرده. برام سخته که قلب تو منو عشق خودش کرده، ولی مجبورم اینجوری شاید به دنیا برگرده. نمیدونم چی میشه ته این قصه مبهم. میخوام که عاشقت باشم، رهاشی از غم و ماتم، رهاشی از هرچی درده، بلندشی سمت خوشبختی. من از دنیام گذشتم تا تو برگردی به خوشبختی. همش تقصیر تقدیره که تو سهمت فقط درده. همیشه حاله عاشق همه چی رو عوض کرده. برام سخته که قلب تو عشق خودش کرده، ولی مجبورم اینجوری شاید به دنیا برگرده. سەلام بۆچی بەتەنها لێرە ڕاوەستا؟ هەمووی پلان بوو وانە؟ چی؟ پلان بوو. چی پلان بوو؟ هەموو شتێک. دوو ئەگەر بوونی هەیە. ئەگەری یەکەم ئەوەیە کە
باوکم پلانی داناوە تۆی بە بیانووی واژوو هێناوە بۆ ئێرە بۆ ئەوەی ئێمە یەکتر بناسین و هەستێکیان پەیوەندێک لە نێوانمان دروست بێت ئەو کاتە من لەبەر تۆ هەوڵ بدەم باش بم ئەی باشە ئەگەری دووەم چییە؟ ئەگەری دووەم ئەوەیە کە پلانێک لە ئارادا نەبووە هەر بەڕاست هاتووی واژوویەک وەربگریت بەڵام کاتێک بینێت کچە تاقانەکەی خاون کۆمپانیا شێر پەنجەی هەیە و تاماوەیەکی تر دەمرێت وتە چ دەرفەتێکی باشم بۆ هەڵکەوتووە خۆت بیڵێ ئەگەر ئەگەری سێم بوونی هەیە خۆت بیڵێ نازانم چیت پێ بڵێم لەوانەیە هۆی ئەم پێشبینی خراپانە نەخۆشیەکەت بێت بەڵام پێم ناخۆش نابێت ناڕەحەت نابم یانی شتێک ناڵم کە ئێوەش ناڕەحەت ببن تەنها ئارزوی ئەوەمەیە هەرچی زووترە باش ببی هەر ئەوەندە واتە هیچ پلانێک لە ئارادا نەبووە مافی ئەوەم پێ بدە کە گومان بکەم من کاتێک کەوتمە ئەم نەخۆشخانەیە هەمووان بە جۆرێکی تر سیر مەکەن لە سیرکردەکانیانە ئەبینم بە هەر چاولێک نانێک کاتی بەڕێکردنی تەرمەکان ببینن لە قسەکردنەکانیاندا لە دەنگیاندا لە سیرکردنەکانیاندا بۆنی بەزەیی پێداهاتنەوەی لێ دێت هەموویان لە دەستی من ماندوو بوون بەرەو ڕوو ئارەزووی سەلامەتیم بۆ ئەکەن بەڵام لە ناخی ناخیانەوە ئەیانەوێت من لە کۆڵیان ببمەوە تۆ لەبارەی منەوە بەم شێوەیە بیرەکەیتەوە؟ بۆ بسەلمێنەکە بەو شێوەیە نیت باشە چۆن چۆنی بۆت بسەلمێنم من وەڵامم بەڵێیە بەو مەرجەی کە بەو مەرجەی چی؟ چ مەرجێک؟ ئەوەی کە لەم هەفتەیە مارەبڕین بکەین بۆچی مە پەلەپەلیە؟ یانی چی بەم پەلەپەلیە؟ مامەگیان بۆی بسەلمێنم کە هیچ پلانێک لە ئارادا نییە بۆی بسەلمێنم من بە دوای سامانەکەی بەڕێستەوە نیم بۆی بۆ کچەکەتی بسەلمێنم من بە جۆرە سەری ناکەم بە زەین پێیا بێتەوە تکایە لێم تێبگە هێشتا قسە بکەم دەی ڕازی نەبوویتە قوربانە لێ بڕوان پێ بکە خۆ منیش هێشتا ڕازی نەبووم ئەسڵە نەگەر من ڕازی نەبم چی؟ ڕاستێکی بیری لەوەش کردوتەوە مانگرتن لە خواردن چی؟ ئەڵێ ئەگەر باوکم ڕازی نەبێ بۆ هاسەرگیریە منی تر نان ناخۆم کەواتە لە ڕێگایك زیاتر بوونی نییە دەبێت مارەبڕیم بکەن مارەبڕێم بکەین؟ باڵێ ئەرێ من بە ناخێری گیانم دەستگیرانم هەیە دوو دانە ساڵە من بەڵێنم بەو کچەداوە مامەگیان لێم تێبگە عەزیزەکەم لەسەر خۆبە لەسەر خۆبە تۆ خۆت باشتر تێدەگەی منیش دەزانم خۆشی دەزانێت دوو مانگ سێ مانگی تر زیاتر زیندوو نییە من ئەگەر تۆ هێناوتەنە ئەم باسۆ لەبەرەوە بۆ کە ئومێدێکی پێ بدەی تەنها کەمێ خۆشحاڵ بێ باشە گەر دوو مانگ و سێ مانگ بوو بە 2 ساڵ و 3 ساڵ چی بکەم؟ ئەی بابا ئارات ئەوە نابێ بەڵێنت پێدەدەم وە نابێ جەنابی بەڕێوەبەر من ناتوانم هاوسەرگیری لەگەڵ کچێکا بکەم کە هەر ڕۆژێ چاوەڕێی مەرگی ئەو بکەم تۆ بەڕاستی چاوەڕێ مردنی ئەوی مەبەستم ئەوەیە نامەیە هاوسەرگیری لەگەڵ کەسێکا بکەم کە بزانم کۆتاییەکەی چی لێدە یانی دانیشم و ڕۆژی مردنی بژمێرم پاشان ئەگەر باردۆخی هاوسەرگیریمە بۆیە زۆر پێشتر لە ئێستا لەگەڵ نەسرینا ئای خوایە باشە ئێستا من لەگەڵ نەسرینا چی بکەم؟ مەترسە ئەو لەسەر من یانی چی لەسەر تۆ؟ مەگەر ناڵێ ژنەکەت ماڵی دەوێت سیارەی دەوێت ژیانی دەوێت ئەوانە هەمووی بۆ دابین دەکەم کا باڵەخانەی دەوێت دەیکڕم کامە سیارە دەوێت دەیکڕم هەرچیەکت دەوێت دەیکڕم ئەسڵان کارت پێدەدەم پێگەکەت بەرز دەکەمەوە دەتەوێت ببی بەچی ها دەتەوێت ببی بەجێگرم دەتەوێت ببی بەڕاشکارم هەمووی بۆ دابین دەکەم بۆی دابین دەکەم مەترسە ڕاستەوە بە دوای ئەو شتانەوەیە بەڵام ئەوانە نرخی لە دەستدانی منی نییە بۆ ئەو عەزیزم من ناتوانم درۆی لەگەڵا بکەم پێویست ناکات تۆ درۆ لەگەڵدا بکەی هەر ئەوەی کە هیچی پێ نەڵێ هیچ درۆت لەگەڵی نەکردووە من بەڵێنیەوە پێدەدەم ناسنامەکە دەستکاری نەکرێ تکات لێ دەکەم کوڕم تەنها یارمەتیم بدە ئارات تکات لێ دەکەم کوڕم
تەنها 3 مانگ بەسە وابزانە چویت بۆ سەفەر چویت بۆ کار هەرچیە کە خۆت پێت خۆشە کوڕەکەم بەس من تەنیا مەکە تکایە یارمەتی ئەم منداڵە بدە لەوانەیە پێت وابێ من بێغیرەتە لەوانەیە وابیر بکەیتەوە کە من یەکەمین پیاوم کە داوا لە پیاوێکی تر بکە کچەکەی بخوازێت و هاوسەرگیری لەگەڵدا بکە هەر جۆرێک کە پێت خۆشە بیر بکەوە هەرچیە کە دەتەوێت پێم بڵێ دەزانم من هەڵام کردووە هەڵام کردووەم زانێ شتێکی وانیە هەر کاتێک کە بمانەوێت دەتوانین بیوەستێنین بەڵام نەکرا دەی هەڵیگرە ئارات هەڵیگرێت کا دەکەم ئارات تکایە وەڵامم بدەوە وەڵام بدەوە هەی نەفرەتی تکا دەکەم وەڵام بدەوە هەڵیگرە نەفرەتی هەڵیگرە هەی نەفرەتی ئەوەندت بۆ دەکەم تا وەڵام دەدەیتەوە ئەوەندە زەنگ دەدەم تا وەڵام دەدەیتەوە هەڵیگرە دەی هەڵیگرە ئارات ئازارم بەدە هەڵیگرە ئیتر نەفرەتی هەڵیگرە ئیتر هەڵیگرە بێزار بووم هەڵیگرە هەی نەفرەتی سەلام سەلام عەلەیکە سەلام دیسان چ باسە؟ باسێک نییە ئەمیز پێش ڕۆیشتن بۆ سەر ئەرکەکەم بتبینە کێک یان قاوا داواکەی مەمنون پێم بڵێ ئەم ئەرکە چییە؟ لەکوێیە؟ خۆشم نازانم تەنانە نازام چەند درێژە کێشێ 2 مانگ 3 مانگ لەوانەشە کەمتریان زیاتر بێت ینی لە دەرەوەی وڵاتەوانە؟ بۆ من وەکو ئەو وایە لە دەرەوەی وڵات بێت ئارات بابت بینم پێت خۆش نییە؟ چ جیاوازیەکی هەیە گرنگ ئەوەیە دەزمایەکی باشی هەبێت چەندێکە؟ ینی ئەوەندەیە بتوانین خانوویەک و ئۆتۆمبیلێکی زۆر باشی پێ بکڕین ئەها کەواتە دڵنیا بوومەوە ئەتەوێ بڕۆی بۆ دزی نا ئەوە بەگرە و بەردەی یاسایی نییە بەڵام ناتوانم لەوە زیاتر ڕوونکردنەوە بۆ بدەم وای ئەگەر بڕیار بۆ ڕوونکردنەوە نەدەی بۆچی منت هێناوە بۆ ئێرە و قسە ناتوانی بە تەلەفۆنیش بیڵێ لەوانەیە من ئەم 2-3 مانگە نەتوان پەیوەندیت پێوە بکەم تەنانەت لەوانەیە چی بڵم دە بخۆی تر لەو کاتەوەی لە بیرما دایکم و باوکم بەیەکۆ شەڕیانە هەمووشی لەسەر پارە بوو دایکم بە باوکمی ئەوت ڕەزیل باوکم بە دایکمی ئەوت دەست بڵاو لە کۆتایی شاتێنە گەیشتم بۆچی خەریکن بەیەکەوە ئەژین لەوانەشە لەبەر ئێمەی مناڵەکان بێت لە ڕاستیدا ئەوانیش بە عیشقەوە دەستیان پێکرد لەوانەیە هەر لەبەر ئەوە بێت کە منیشە ترسم ئارات ئەترسم ئەزانم ئێمە هەرچەند عاشقی یەکتر بین ئەگەر بڕیار بێ شەوێک بە برسێتی سەر بنێنەوە یان نەتوانین مانگانی قوتابخانەی منداڵەکان بدەین یان نەتوانین تەنانەت جلوبەرگی جەژنیان بۆ بکڕین ئەو کاتەیەک پرسیارمان لێکات ئەڵێ مەگەر ناچار بوون من ئەزانم سەرۆت و سامان خۆشبەختی ناهێنێت بەڵام لەوەش دڵنیام کە هەژاری بەدبەختی ئەهێنێ بۆ هەموو وەچەکانی ئەگەر هەژاری بێتە ماڵەکەمانەوە شوێنی هەموو شتێکە گرێتەوە شوێنی عیشق شوێنی خۆشەویستی شوێنی متمانە ئێستاش نازانم خەریکی بۆ کوێ ڕۆیت تۆ بەڕاستی ئەتەوێ بڕۆیت یان ئەتەوێ من تاقی بکەیتەوە بەڵام ئەوازانم ئەتەوێ پێ بخەیتە هەر ڕێگایەکەوە ئەتەوێ لە دیواری هەر کەسێکەوە سەر بکەویت یان لەسەر شانی هەر کەسێکەوە پەیوەندی بە منەوە نییە
مارە یەکەم بەڵگەنامەی خانوویەک و ئۆتۆمبیلێکە دڵنیا بە هەردووکیشیانت لە دادگا لێ وەرەگرم. دوایەوەش ئەگەر تۆ توانی دەرەقەتی خەرجی ماڵەکە بێیت ئەو کاتە هەر کارێک لە دەستم بێ لە پێناوی تۆ ئەیکەم. بەی شێوەیەکیش حەقم بەوە نییە ئەو پارەی لە میراتی باوکتەوە پێدەکات یان لە ئەتەوێ پێشبینی بکەم لە چ ڕێگەیەکەوە پێشبینی بکە. پیرێژنێکت دۆزیوەتەوە 2 جار جەڵدەلی دا و چاوەڕێی جەڵدەی کۆتاییە ئەڵێن 3 مانگ زیاتریش کاتی نییە. تەنیا ئەوەشی ئەوێ کە چیرۆکی لەیل و مەجنونی بۆ بگەڕیتەوە دواتریش بیبێ بە کورسیەکەوە لە پارکا پیاسەی پێ بکەی. لەوانەشە دوای ئەوەی کە پیرێژنەکە مرد 1-2 ملیار سەروەتیش بە تۆ بگات. ڕاستە؟ وای دەنێ بۆ جۆرێ دوای 2-3 مانگ بێن بە دواتە کاتێکە مرێ. باشە بەڵام بەو مەرجەی کە میرات نەخەنە سەر سامانەکەی. ئەگەر پێش مردنی هەردووکیانی کرد بە ناوی منەوە چی؟ ڕازیم تۆش بەڵگەنامەی هەردووکیانەکەیت بە ناوی منەوە. دوای ئەوە ئەگەر نەمردم یەمە سەر سفرەی مارە بڕینت. کارێکت نییە خوا حافیز. ئالو جەنابی بەڕێوەبەر مارە بڕێکە ناسیت؟ بووکە خانم تۆ ڕازیت؟ بەڕەزامەندی باوکەم و هەموو ئەو ئەزیزانەی کە لەم ماوەیەدا بوون بە ئەرێک بۆیان. بەڵێ پیرۆزە ئیشەڵا پیرۆزتان بێ بەخۆشی. خۆشبەخت بیت ئازیزی دڵە. پیرۆزە ئینشەڵڵا خۆشبەختە بن. زۆر سپاس. دەبێ یارمەتیتان خواحافیز. خدا ئاگادارتان بێت بەخێر زۆر خواتان لەگەڵ سپاس بێت. ئینشاڵڵا. مانسوور گیان وازیان لێبێنە بە دوای ژیانی خۆیان بڕۆن.
چاوەڕەت بکردایە کورسێکم بۆ بهێنایتایە. نا بابا کورسی بۆچی؟ ئەوە هی کاتێکە کە ماندوو بم. خۆکەم ئەندام نیم. باشە ئێستا ماندوو نیت؟ باشم. دڵنیایی؟ بەڵێ بەخوا. بێڵە بتگەینمە ژوورەکەت. نایەوێت خۆم دەڕۆم مەگەر تۆ نەدویست بچیت بۆ نانی ئێوارە شت بکڕیت؟ باشە ئاڕۆم خۆی هێشتا درەنگ نەبووە. ناترسی تەنها بمێنیتەوە؟ نا بابا ترسی چی؟ با بڕۆم تەلەفۆنێک بۆ باوکم کەم بڵێم گەیشتوین. نیگەرانە بێت. ئەمانە لێرە دانێ باشە زووتر بڕۆ. زۆر باشە کەواتە ئەگەر کارێکە بەم بوو پەیوەندی پێوە بکە باشە؟ ئاراد شتێک گیان ئەڵێم هەرچی دویست بۆ خواردنی ئێوارەوە ئەو شتانە خۆتە زانیت بێکڕە بەستەنی زعفەرانیت لەبیر نەچێت. نازانم دڵنیا بە شتێکت بۆ دروستەکەم کۆمەڵی یادگاری منداڵی دویر بخاتەوە باشە؟ چییە؟ جارێ با بگەڕێمەوە پێتەڵێم ئاسڵە نانی ئێوارە هەر ئەوە خۆین باشە؟ زۆر باشە. تۆ کتێبی 5 قشتەکی نیزامیش لەگەڵ خۆت هێناوە؟ مانگیێنگوینی بەبێ نیزامی وەکو شەوی یەڵدای بێ حافظە. زۆر کارێکی باشت کردووە. مادەم لە لێوی شیرینی هیچ خەبەرێک نییە ئیتر ڕەنگە ژیانی من گەشتی تاڵی بێ ئەمەیان زیادەیە تەنها بۆ ئەوەی وەزنی شەعرەکە ڕێک بێت. لێی تێیەگەم ئاراد هەر شوێنێکی تێنەگەیشتم خۆم لێ دەپرسم تۆ ئەوەی ماوە بیخوێنەوە. بە چاوانت خەمزە و ئیمان مەفەرموو بە قەتڵی ئاشقی شەیدا مەفەرموو ئەمن کوشتەی جەمالی تۆم عەزیزم لە باخی جەنەت المەئوا مەفەرموو تۆڕ و سنبلی وەکو مەهتابی لە حوسنی تەڵعەتی لەیلا مەفەرموو شەکرلێو یانی شیرین شەکرلێوی وەکو بابەجان بیخوێنەوە خۆمەزانم بەخوا دەڵێن تۆ فەرمووتە بمکوژێت بە ناحەق وە کەس بەریادم نەبێ کە تۆ سوڵتانی حوسنی وا مەفەرموو دوو چاوم دوور لە تۆ تۆفانی خوێنە ئەزانی کاتی خۆی ویستویانە بۆ نمونە ویستویانە ئەزانیت لە مەوج و جۆششی دەریا مەفەرموو دەمت وا بێنە قیبلەکەم تۆی تەبیبم بە تەشریفی دەمی عیسا مەفەرموو ئەزیزم من و یەک لەحزە شەو ئارام و تاقەت لە دووری ماهی شەو ئارام مەفەرموو وەرەو بۆ خۆت بمکوژە نەک بەو چاوە مەستا بە جەلادانی بێپەروا مەفەرموو تاوێران بووە وەفایی عاشقی ئەندامی تۆیە شەهیدی قامەتی توبا مەفەرموو یانی کێوێکیش بەرگەی ناگرێت ئەلا ئەی ساقی مەستان بە حەقی پیری مەیخانە بە گەردش بێنە جامی مەی بە یادی جوتێ چاوی جانانم جانان ئەمان ئەی موتریبی مەجلیس
بە حەقی تاری ڕۆحانی بلا بێ نەغمەکەی سازت کە چەشنی ئاوی هیجرانە ئەتۆ ئەی ڕۆحەکەم ساقی واتە ئازاری نەدا هەمەشیان نەزانی زۆر باشە ئەتۆ ئەی عومرەکەم مترێب خۆ ئەمە دڵی پیاوە سووتێنێت ئەی هاوار ئەی بابا لێی گەڕێ دەستی لێمەدە چییە سوتاوانە؟ هەڵی گرە نافەرموویتە ئێرە بەهارخانە؟ یەی تێرە دانیشی یان بێم پارود بۆ بکەم دەی بە منیش بڵێ بزانم نۆخمی چی بوویت؟ داریا ئێستا بۆ نانی بەیانی جارێک لە دەریا وەرە دەرەوە سپاس ئاراد گیانەکەم بڕۆینە دەریا دەریا باشە دوای نانی بەیانی ئەچینە بەندەر لەوێ بەلەمی ماتۆڕیشی نا حەزم لە بەلەمی ماتۆڕی نییە دەمەوێت بە بەلەمی سەوڵی بڕۆین بەلەمی سەوڵی قورسە ها؟ زۆر باشە ڕێکە خێن بەڵام بۆ مەرجەی زۆر نەچینە پێشەوە باشە؟ باشە ئەو ڕۆژەی کە زانیم شێرپەنجەمە زۆر ترسام ئەسڵەن باوەڕم ناکرد بە جۆرێک هەستم کرد ڕقم لە هەموو شتێکە ڕقم لە هەموو کەسێکە تەنانەت باوکیشم لە خۆم لە قوتابخانە لە زانکۆ تاقیکردنەوەی نیشتیمانی لە شەقامەکان هێڵنجم بە هەموو شتێک ئەهات بەردەوام بە خۆمم ئەوێت بۆچی من بۆتی هەبێت ئەم ڕووداوە بۆ من ڕوو بدات هەموو ئەو بیرکردنەوانە تا ماوەیەک لەمە پێشیش لە مێشکمدا بوو کەم بوو بیەوە بەڵام هەبوو ئەترسام بەڵام زیاتر لە نەخۆشی و لە نەخۆشخانە و پزیشک و بوون بە مشکی تاقیگە و لەم جێخە و بۆ ئەو جێخە و زیاتر ئەترسام لە بەزەی پێداهاتنەوەی مرۆڤەکانە ترسام خۆزگە ئەم ماوەیە بۆ هەمیشە ئەمایەوە خۆزگە هیچ کاتێک تەواو نەئەبوو چەند ڕۆژ ماوە ئەتوانێت تەواو نەبێت هەرچەنە پێت خۆشە ئەتوانین لێرە بمێنینەوە ئاراد گیانەکە کاتێک
کاتێک مردم دڵم نەهەوێت پارچە پارچەم بکەن ڕێگەمە دەتوێ کاری بکەن باشە ئێ، تۆ بێوەرە بوویت بەهار ئەرێم قسانە چیە یەکەی تۆ ها؟ بابە من خەریکم تازە بە تازە بەرنامە بۆ داوتی خۆمان دانێ ئەوە بە خێرایی لە بیرە چوو مەگەر بڕیار نییە بچینە کرماشان بۆی کۆشکی شیرین ببینین بێستون ببینین بە تەنانە دێمە ناوی منداڵەکانیشمان هەڵبژاردووە لەیلا فەرهاد بابت بینم هەروە زوو بەڵێنەکە شکاند ئێمە هێشتا زۆر کارمان هەیە بە یەکەوە ئەنجامی بدەین بەهار پێشەوەی تۆ بێتە ژیانمەوە من قەرزاری هەمووان بووم بە باوکم بە خۆم بە ژیان تەنانەت خودداش هیچ کاتێک بیرم نەکردەوە کەسێک دێتە ژیانمەوە هەموو ئەو قەرزانم بۆ دەگەڕێنێتەوە من تەنانەت ئەگەر هەر لێرەشدا تەمەنم تەواو بێت ڕاستی بەخوا ڕازیم خودایە سپاس بۆ تۆ خوایە سپاس بۆ تۆ خوایە سپاس بۆ تۆ بەهار چیتە حاڵت باشە بەهار خۆ تۆ هێشتا هەر خەبەری کات بۆ خەوتن زۆرە سپاس خۆت ئامادەکە بە بەڕێکەوە نازانم بۆچی لە سەیرکردنت تێر نابم هەر لە ڕاستی ئێمە پیاوان زۆر خۆڕاگر نین ها لە ناکاوە کەوینە خەیاڵاتەوە کێشە نییە خەیاڵی خۆت بکە لا إله إلا الله
ئەگەر نەخۆش نەبوومایە ئەوەندە لەگەڵم میهرەبانە بووی. با باش بێ ئەو کا دەتوانی تاقی بکەیتەوە. بەڕاستمە دایک و باوکی من نزیکەی 6 ساڵ بەیەکەوە ژیانیان کرد. بەڵام نەمن و نەخۆشک و براکانم بۆ یەک جاریش گوێمان لێ نەبوو بە یەکتری بڵێن خۆشمەوەیت. بەڵام دوای مردنی دایکم باوکم تا ساڵ یادەکەی بەرگەی نەکرد. ئەویش بۆ ئەوەی دڵنیابێ کە ساڵ یادەکەی بە جۆرێکی شیاو بەڕێوەچێت. 3 ڕۆژ دواتر شەوێک خەوی لێکەوتو بۆ بەیانیکەی بە خەبەر نهات. وەسێدنامەکەی من لە ژێر سەرینەکەی دۆزیەوە هەرەو شەوە نووسی بووی من قەرزاری هیچ کەسێک نییە، قەرزیشم لای هیچ کەسێک نییە. سەرۆت و سامانەکەم بە هەر جۆرە پێتان خۆشە لە نێوان خۆتانەدا بەشیکەم. تەنها من لە لای هاوسەرەکەمەوە بنێژن هەرەوەندە. خۆش بە حاڵیان. خۆش بە حاڵی کێ؟ دایکت مرۆڤ ئەبێت زۆر بەبەخت بێت کە پێش معشوقەکەی بمرێت. خۆش بە حاڵی من چەند بەبەختم. سلام عزیزم، قوربانت بم، حاڵت چۆنە؟ سەلام بابا. فیدات بم عزیزی دڵم، چی بوو؟ چی ڕوویدا؟ هیچ نەبووە، هەر ئەوە بوو کە پێم وتن من کەمێک جەستەم قورس بوو، حاڵم تێک چوو، ئارا ترسا منی هێنا بۆ نەخۆشخانە. ئێستا باشی؟ بەڵێ باشم. دکتۆر تۆی بینی؟ بەڵێ هات پشکنینی بۆ قوربانت کردم. بم گیانەکەی. هیچ نییە. بۆچی خەوتووە؟ ماندووە لە تەواوی ڕێگا سیارەی لێ خوڕیوە لەبەر من نەخەوتووە. لەسەر ڕێگا سەرەکەم لە ماڵەوەدا ئەو شتێک کە ویستت بۆم هێنای، ئەگەر شتێکی تر پێویستە پێم بڵێ با بچم بیهێن. حەبەکانیشت کڕی؟ بەڵێ گیانەکەم، نیگەران مەبە، هەموویم کڕیوە، هەرچی ماما ناسڕ وتی بووی کڕیم و پێم دایتر. دەستت خۆش بێت. قوربانت بم. ئارات باوکە لێگەڕێ بخەوێت. بۆچی بخەوێ؟ ئێ بە هەستە شتێک بخوا. ئارات هەستە عەزیزم، هەستە تامباڵ. سەلام. سەلام. تۆ کە یاتی بۆ ئێرە؟ نیو ساعت پێش ئێستا. ببوورە من ئەسڵا هەر بێوەش بووم ئەوەندە ماندوو بووم. تۆ برسید نییە عەزیزم؟ نا من نانی نیوەڕۆم خواردووە. بڕۆ ئاەک بەدەم چاو دابکە و بێکە بڕۆین بۆ بەری شەقامەکە تا شتێک بخۆین. من لای بەهارە مێنمەوە. مێردی شەکەت و هیلاک ناتوانێت یارمەتی بەهار بدە. منیش خواردنی نەخۆشخانەم پێ ناخورێ. دەی با بڕۆین. تۆ شتێکت ناوێ عەزیزم؟ نا بۆ نا. ئەگەر شتێک تەویست بە خۆمت بووتایە بەهار. ئەمەوێ ئەگەر بکرێت لەگەڵ باوکم کەمێک بە تەنیا بم. تۆ بڕۆ. تا تۆ دەم و چاوت دەشۆی منی ژامادە دەبم و دەگەمەلات. بە چاوان. بڵێ عەزیزەکەم قسە بکە. گیانی من نازدارەکەم. باوکە. گیانی باوکە عەزیزم. زۆرم خۆشەویت. دەردت لە گیانم، من عاشقی تۆ. زۆر مەمنونی تۆم کە ڕێگەدا لەگەڵ ئارات هاوسەرگیری بکەم. زۆر سوپاست ئەەکەم کە
ڕێگەتدا ئێمە یەکتر بناسین. کوڕێکی باشە ئازارت نادا. ئازار لەگەڵ ئاراد هەموو دەردەکانم لە ناوچوو. ئیتر هیچ خەمێکم نییە جگە لەوەی کە چییە فیدات بم چییە؟ دڵم نایەوێت لێی جیا ببمەوە. عەزیزە نامەوێت بمرێم. بە مامە ناسڕم بڵێ توخوا هەر کارێک ئەتوانێت بیکات، من کەمێک زیاتر بمێنمەوە هەر کارێک ئەتوانێت. تو تمام زندگیمی، تو کنارمی که هستم، تو رو چشام میذارم، عاشقانه میپرستم. کاش میشه بیشتر از اینا با تو باشم و بمونم، اما حیف دست خودم نیست، میخوام اما نمیتونم. حالا که آخر راهم، حالا که از اینجا میرم، تنها آرزوم اینه که کنار تو بمیرم. بگو از کجا رسیدی؟ از یه خونه که تو ابراست، کی به قلب تو خبر داد که یکی اینجوری تنهاست؟ تو نباشی مگه میشه زندگی کرد؟ طاقت هر چیزو دارم، هرچی به جز این در. تو نباشی مگه میشه زندگی کرد؟ طاقت هر چیزو دارم، هرچی به جز این در. دنیا خیلی بده اما تو پیشم باشی بهشته. چی صدات کنم ستاره، قهرمان ناجی فرشته. عاشقتم فراوون، ساده و عمیق و آروم. خوب منو دیوونه کردی تو با اون چشمای معصوم. تو نباشی مگه میشه زندگی کرد؟ طاقت هر چیزو دارم، هرچی به جز این در. نباشی مگه میشه زندگی کرد؟ طاقت هر چیزو دارم، هرچی به جز این در. من گەیشتمە کۆتای ڕێگاکە نەسرین. واتە چی گەیشتیتە کۆتایی ڕێگەکە؟ یانی تر ناتوانم وازی لێ بێنم. کارێکم لە دەست نایەت، ئیتر ناتوانم. ئارات ئەمەوێ بتبینم. ناتوانم لێرە بەجێ بهێڵم. ئێستا لەکوێیت؟ تۆ پێم بڵێ ئێستا تۆ لەکوێیت، من خۆمیم بۆ بینینت. تۆش ناتوانی بیت. یعنی چی؟ گوێ بگرە، هیچ نەبێتوانی پێم بڵێ بۆچی بێتاقەتیت؟ نەکا لەبەر ئەو نامانەی کە بۆم ناردی بێتاقەت بووبی. بەڵێ لە نامەکانی تۆ زۆر نیگەران بووم، بەڵام ئیتر بەلامەوە گرنگ نییە. گوێ بگرە ئارات، ئەگەر خەریکیت ئەو یاریانە ئەکەیت کە بۆ نمونە من سەرەتا یاریەک بوو، بەڵام ئیتر یاری نییە. پێشبینەکەی ڕۆژە لەبیرە لە کافتەریاکە. کام پێشبینی؟ هەرە و پیرەژنە و دوو جار جەڵتە لێدان و شێتە، من ئەوم بەگاڵتەوە بوو. سیرکە ئەمە هەمووی بیرکردنەوەی کوڕە هەژارەکانە. دەئیتر چی؟ باشە منیش یەکێک بووم لەو پیاوە هەژارانەی کە هیچ کات بیرکردنەوەی ئەمەم نەبوو، بەڵام ڕوویدا بۆ من. یانی چی؟ یانی پێشبینی چیم کرد ڕێک ئەوە ڕوویدا. جیاوازەکەی تەنها ئەوەیە پیر نییە و جەڵتە لێی نەداوە. شێرپەنجەیەتی خەریکە مرێت. ئارات، هەر بەڕاست تۆ خەریکە ئەگریت؟ تۆ
ناتوانم نەمانەسرێت بەهارم خەریک کامرێت ئەو ێستا بۆ بە هەموو ژیانی من خەریک کامرێت توخوا تۆش نزای بۆ بکە بڕوام پێ بکە من نەویست عاشقیەوە بە بەبورە ناتوانم قسە بکەم بەڵام بکەیت تۆش نزای بۆ بکە مامە من سەر نەکەوتم عزیزەکەم عزیزم خۆزگە لە دەستی خودی مرۆڤدا دەبوو هەر کات کە دەیویست عاشق دەبوو عاشقی هەر کەسێکە پێی خۆش ئارام بە عزیزەکەم ئارام بە هەموو شتێک باش دەبێت بێخەم وەرە بڕۆین با بڕۆنە ژوورەوە ئەلۆ من دەستگیرانم نییە تەنیا بۆ هاوسەرگیری چەند مەرجێکم هەیە هەر کاتێ پێتان خۆش بوو ئەتوانن بێن بۆ ئێرە بۆ بیستنی مەرجەکانم ئاراد من تەنیا نەمەویست بە شوێن پێی دایکما بڕۆم هەرەوەندە سلام دکتۆر بەخێر بێن ماندوو نەبن زۆر باشە زۆر باش فەرموون تکاکەم من بابەتی لەم شێوەیەم زۆر بینیوە هەڵبەتە ئەگەر دکتۆر نەبوومایە و ئەزمونم نەبووایە بێگومانم و موعجیزەیەک ڕوویداوە من پشکنینەکانم کەمێ درەنگ بەدەستگەیشت چونکە داوام کردبوو دووبارە بکرێتەوە هەرچەند سەیریەکەم و ئەبینم کە زۆربەی خانە شێرپەنجەییەکان بە تەواوەتی لە ناوچوون هەڵبەتەم حاڵەتانە ڕووەدات بەڵام دوای ماوەیەکی تر نەخۆشیەکە جیاوازتر و بەهێزتر لە جاران دەگەڕێتەوە دوای چەند کات جەنابی دکتۆر ئەکرێ بڵێ دوای چەند مانگێک یان دوای چەند ساڵێ چەند ساڵ؟ دوای ساڵێ یان 30-40 ساڵ لەوانەشە تا کۆتایی تەمەنی نەگەڕێتەوە هەڵبەتە ئەوەی کە زۆر گرنگەوەی نەخۆشەکە هەر چەند مانگ جارێک پشکنینێک ئەنجام بدات ئێستا کەم هەواڵەتان بیست هەواڵێکی تریشم بۆتان هەیە چه هەواڵێکی تر هەیە ئەم هەواڵە هەڵبەتە پەیوەندی بە کاک مەنسووریشەوە هەیە خودای گیان پیرۆزبایت لێ دەکەم ئازیزە پیرۆزبایت لێ دەکەم بەهارگیان گیانم ئەمە بۆ تۆیە چییە؟ جارێ شتێکی وا دیار نییە بەڵام لە کۆتاییان لەیلایە یان فەرات گاڵتەکەیت؟ نا باوکیشم زانی؟ بەڵێ چییە؟ بۆچی بەم شێوەیەیت؟ شتێکی وا نییە ئەزانم خەریکیت بیر لە چیەکەیتەوە بەڵێ لەوانەیە دووبارە سەر هەڵداتەوە بەڵامی تر گرنگ نییە دڵنیام هیچ نەبێت تاو کاتەیەتە دنیاوە ئەتوانم بژیم بەخوا من تا ئێرەش هەر لەبەر تۆیە بەرگەم گرتووە ئێستا کە
ئێستا کە هۆکاریمانەوەم بۆ بەدوان ئەتوانی بە هەردووکمانەوە ڕوبەڕووی ئەبینەوە. بە هەرسێکمانەوە. چی ئەو دوانی سیانیە ها؟ باوکە. من تەسڕیەوە جوم لە هەموو قسەکانتان بوو. تو زندگیت سرزده پیدا شدم، میخواستم عاشق نشم اما شدم، تموم لحظه هامو دوره کردم، قرار گذاشتم دیگه بر نگردم، قرار گذاشتم با غمت تا کنم، نبینمت امروز و فردا کنم، من نباید آدم سابق بشم، من نباید دوباره عاشق بشم، چشمای تو کار خودش رو کردم، تونست بلرزون دل یه مردم، حالا هوام خیلی عجیب غریبه، عجب گرفتاری شدم غریبه، چشمای تو کار خودش رو کردم، تونست بلرزون دل یه مردم، حالا هوام خیلی عجیب غریبه، عجب گرفتاری شدم غریبه. من از تب و عشق و جنون میترسم، از فردای هر دوتامون میترسم، خندیدنش به گریش نمیارزه، پس نباید دست و دلم بلرزه، من از تب و عشق و جنون